بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هەڵەبجە بە ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆشنبیران و نووسەران ناسان و بڵاوکردنەوە بۆ هەشتمین کتێبی نووسەر وریاگلی بەڕێواچێت. من وریاگلیم ناسراو بە نووسەری خەمەکان لە هۆڵی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هەڵەبجە بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران و میوانان کۆڕی ئەدەبی ڕێکخرا لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بە هاوکاری ڕێکخرا ویلیانە بۆ گەشەی هزر و مرۆڤدۆستی تایبەت بە ناسان و بڵاوکردنەوەی کتێبە چیرۆکی 51 لە 50 کە نووسینی وریاگلیە بەڕێوە چوو کە هەشتمین کتێبی نووسینی ئەدەبی وریاگلیە و لە کۆتاییدا کتێبەکە بەخشرایە ئامادەبووە. ژمارەی کتێبەکان 76 ئامادەیەکی ئێمەوە نەچێ ئێمە لە سکی دایکمانە نزیکەی ساڵێک نۆمان باسەکان کاتی بارانە دکتۆرەکە کە پرسیاری لێکات پێڵێت وەرە سەر پەنجەرەکە سەیرەوە کە ئەوێ کتێبەکانی پێشووی من کە بریتە لە 7 کتێب ئەمەژەوێت هەشتمین کتێبەکانی پێشووی من باسی چیرۆکە خەمایەکانی گەلی کوردەکە لەبەرەوە نازناوی نووسەری خەمەکان لە من نراوە، بەڵام ئەم جارە تەماشا ئەەکەم ژیانی هەمووان دژواری تایە، خەڵک لە خەم و نیگەرانی زۆرایە، خەڵک پێویستی بە پەناگەیەکەیە کەسێکەیە دڵنەوایی بکات، بۆیە منویستم کەس یەکێ بم لەوانەی کە دڵنەوایی یەکەم. لەبەرەوە ڕیتمی چیرۆکەکانی من ئەم جارە گۆڕاوە، چیرۆکێکی خەندە ئامێزن، چیرۆکێکین توانجیان هەیە، کاریگەری نووسەری گەورەی تورکیا عەزیز نەسین لە سەرما، مامۆستا شێخ محەممەدی خاڵ گاڵتە و گەپی مامۆستا پیرەمێرد، هەروەها ڕشتەی مرواری عەلات سجادی کاریگەریان لەسەر چیرۆکەکانی من هەیە. خۆشویستومە بۆ شێوە دەرکەوێت کە خەڵک تۆزێ لەو نەهامەتی کە تایەتی لەو دژواری کە هەیە خەڵک دەرچێت. من ئەمە وەش بڵێم، من تا ئێستا کە 8 کتێبم هەیە، هەر کتێبێکیان چەند جارێک چاپ کراوەتەوە، بەڵام لای من کتێب ئەمەندە بە بەهایە کتێب نرخم لەسەر دانەنەوە، هەمویان هەدیە کردووە، هەمویان پێشکەش کردووە بۆ خوێنەرانەی کە خوێنەرن، بەڵام پێشم وتون کە من کە نرخی لەسەردانم بێ بەرامبەریش نییە، بەرامبەری ئەوەیە کە کتێبەکە بخوێنەوە ڕەخنە و توان و سەرنجی خۆیانە پێ بڵێن. ئەم کتێبە هەشتمین کتێبی منە، بەڵێ کتێبی پاسەکەی ننکەم وەرگێڕانی بۆ کرا بۆ زمانی فارسی، لەبەرەوە پێشوازێکی زۆر باشی هەبوو، 4 جار چاپ کراوە، ئەنجاکەش وەرگێڕا بۆ فارسی. من وریاگلیم